هەر لە نێو حەوشەی ئەم مزگەوتە خەزانێکی ئاوی بەردین هەیە، ئەویش هەر لەسەر شێوازی کۆن دروست کراوە. بەڵام بەر لە دروستکردنی ئەم خەزانە دانیشتوانی ئەم گوندە پشتیان بەسەر چاوەی ئاوی کانی و بیر بەستووە. بۆ پاراستنی مێژووی ئەم مزگەوتە لە ساڵی 1955 نۆژەن کراوەتەوە تاوەکو هەر لەسەر شێوازی خۆی بمینێتەوە. شایانی باسە مزگەوتی کۆنی دارەتوو لای خەڵکی ئەم گوندە جێگایەکی پیرۆز و بەرەکەتدارە بۆ خەڵکی ناوچەکە. دوای تەواوبوونی ئەم مزگەوتە تاوەکو ئێستا وەک خۆی لەسەر شێوازی جاران ماوەتەوە. تاوەکو ئێستاش نوێژ و خواپەرستی تێدا ئەنجام دەدرێ. لەم ماوەیەشدا کۆمەڵێک مامەستای ئاینی پێشنوێژی و وتاریان تێدا ئەنجام داوە، وەک مەلا عەبدوڕەحیم و مامەستا محەممەد ئەمین و مەلا تەها و عەبدوڕەحمان و کۆمەڵێک مامەستای تری ئاینی. ئەوجا ئەو مزگەفتە ئەوەندەی من بزانم مەلا عەبدوڕەحیم بێ، مەلا محەممەد ئەمین بێ، مەلا تەها بێ، مەلا عەبدوڕەحمان بێ، هەندێکی دی بەعەز دەکەن دەڵێن مەلا میسا بێ، گەلێکی دی یعنی شەش هەفت هەتا نۆ مەلا هەشت مەلان لێرە نوێژیان کردی و جەماعەتیان کردی و غوتبەی دایە و ئەلعانەکە وا بزانم دوو مەلامانە ئەوانەی غوتبیان لێرەدایە، مەلا عەبدوڕەحمان و مەلا عەبدوڵا برایەکن هەردووک، بابیانیش مەلا تەها بوو. ئەوانە لێرە نوێژیان کردیە و جەماعەتیان کردیە و غوتبایاندایە و ئیمامەتیان کردیە. مزگەفتەکە ئەوە دیار کرایە، دیارەکە بەخۆ دەدەین مەترەکپانە دوڕێزە، مەترەکپانە و بلندیشی زۆرە، کاریتەیە و قەمیشە و شەقلەیە و سەری ئەوە لە خۆل بیە، لە دوو خۆلەکەی دلۆپەی کردیە چەمەندۆ پەیدا بیە سەریان سەبە کردیە بەبەز بەبێ شیش بیە، چەمەندۆکە تەقیە هەر دلۆپەی کردیە، جارەشی دی سەبایان کردەوە هەر بێ شیش بیە هەر دلۆپەی کردەوە، وەلا هەر قوڕمان دەداوە سەرێ دەرەزەکانمان قوڕ دەدا و لۆ ئەوەی دلۆپەی نەکە وەلی هات دەرەقە ناتین، وەلا هەژن ساڵەکە چوین شێ گوندی هاریکاریە گوندی سەریمان کردە تۆتی وەستایان ژوە ئیسراحەتمان کردی لە دلۆپەی ئەرێ وەلا بەس ئەو ساڵەکە ئەوە دو سێ ساڵەکە پێشی لە ئەوی دی ناوی چیا ئەو شەمشەمە کوێرە مەی بێزار کردی وەلا هاوینان چ خۆشیمانێ لەبەر شەمشەمە کوێری پیس دەکا دێتە ژۆرێ نازانین چ لێکردین وەلا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألف لام ميم. ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون. صدق الله العظيم.